بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر دواکەوتنی موچە و لێکەوتەکانی دەکەین. ئێمە ئەمڕۆ کە چواری دووە تاوەکو ئێستا 120 میلیارەکە لەلایەن وەزارەتی دارایی هەرێم ڕادستی وەزارەتی دارایی عێراق نەکراوە بۆی کە موچە خەرج بکرێ. مانگانە وەزارەتی دارایی عێراق چەند داواکاریەکی هەیە لە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لەوانە لیستی موچە داهات و خەرجی میزان مراجعە و 120 میلیارەکە، بەڵام تاکو ئێستا 120 میلیارەکە نەدراوە مەجبوتەوەی کەوەی کە موچە دوا بکەوێت. ئەمە لە کاتێکە دواکەوتنی موچەی مانگی یەک لە کاتێکدایە کە موچەی مانگی 11 و 12 ساڵی ڕابردووش نەدرا و ساڵانی پێشتریش خواردنی موچە هەبووە. ئێمە باز لە هۆکاری دواکەوتنی موچە لێکەوتەکانی هەروەک سەرەوەش دەکەین لەو بێموچێدا هەندێک هاوڵاتی لە هەندێک ناوچەی کوردستان ئێستا کە توانای نییە کرێ کارەبا پارەی ڕسوماتی کارەبا بدە کارەبایان دەبڕدرێت، یاخود ئەو هاوڵاتانەی کە دواکەوتون لە پێدانی باج دووقات دەکرێتەوە لە هەندێک ناوچە داوای دووقات باجیان لێ دەکرێت. سەرسەرم پرسانە دەکەن لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر نەبەردکەریم پسپۆڕیژی مەریاری و دارایی لە ستۆدیو، هەروە لە هەولێرەوە کاک دیار موفتی ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی هەڵوێست. سوپاسان دەکەین بەخێربێن. کاک تۆ بەخێربێنێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەرنجی بەڕێز بزان بەسەر ئەو حکایەتی دواکەوتنی موچە کە 10 ساڵە بەردەوام و تایبەتیش کە ئێستا بۆ موچەی مانگی یەک ئێمە ئەمڕۆ لە چواری دوو دەین تاکو ئێستا 120 میلیارەکە نێنێدراوە، کاتی دابەشکردنەکەی دیار نییە. طبعا سەرەتا بەناوی خۆی گەورە و بەخشەندە شەوی ئێوە بینەرانتان باش. بەڕاستی کاک حەکیم بابەتی چیرۆکی دواکەوتنی موچە و لێبڕینی موچە و پێنەدانی موچە پێم وابێت نزیکە بێتەوە لە 12 ساڵ کە بە پێوەری حکومڕانی نزیکە بێتەوە لە تەمەنی 3 کابینی حکوومەت و واش ئەزانم کە حکوومەتێک گەر نەتوانێت لە 3 کابینا چارەسەری قەیرانێک بکات بە ناوی قەیرانی داراییەوە وا نازانم ئیترە و کاست و ئەو عەقڵێتانەی کە بیر لەوەکەنەوە کە ئیدارەی حکوومەتەکانی ترۆم کابینەکانی ترە بن هیچ گۆڕانکاریەک یان هیچ دنیابینێکی تریان هەبێ بۆ ئەم قەیرانە چارەسەر بکەن، چونکە تۆ ببینە لە 4 ساڵی یەکەمە کە لە ساڵی 2014 قەیرانی دارایی دەست پێکات تاوەکو ساڵی 2018 نەتوانن بۆ نمونە قەیرانی دارایی چارەسەر بکەن. هەمان دەموچە و هەمان عەقڵێت و هەمان بیرکردنەوە بیهێنێتەوە بۆ نە 4 ساڵی تر دواتر بۆ 4 ساڵی تر. کاتێکە تۆ نەتوانی لە 12 ساڵی حکومڕانیە قەیرانێکی دارایی چارەسەر بکەی، بڕوان بەوە هەیە کە بۆ چەندین ساڵی تر و کابینی تریش هەمان عەقڵێت و هەمان بیرکردنەوە نەتوانێت چارەسەری بکە. ئەوەی کە هەیە تەنها بۆتە هۆکارێک بۆی کە هاوڵاتیان و دانیشتوان و موچەخۆرانی حکوومەتی هەرێمی کوردستان خۆڕاهێنانێکیان دروست کردووە لەگەڵم بارودۆخە کە ئەمە خراپترین جۆری خۆڕاهێنانە بۆ هاوڵاتی بۆ موچەخۆر مەبەستێ بۆ موچەخۆر خراپترین جۆری خۆڕاهێنانەوە. هەر ئەم خۆڕاهێنانەش لە کۆمەڵێک دەستگا و دامەزراوە و کۆمەڵێک کەناڵاتی جیاوازەوە لە ڕێکی کۆمەڵی خەڵکانەوەکە وا ئەکات کە هاوڵاتی خۆی لەگەڵم بارودۆخانە بگونجێنێت کە ئەمە خراپترین جۆری خۆگونجاندنە. موچەش دواکەوێ هەڵوێز نەبێ نەبێزانی کاکحەکی نەبێ. کاک حەکیم بۆ نمونە ئێستا ئێمە لە ساڵی 2025 دوو موچەمان فەوتاوە لە 2024 موچەیەک بوو 2023 موچە. من باسی تەنها 2025ەکە مانگی 11 و 12 فەوتاوە. ناکرێت لە مانگی یەکاتۆ کۆمەڵێک دەموچاو کە لە ئاسی بەرپرسیارەتی زۆر باڵا بۆ لە حکوومەتی عێراقی و لە هەرێمی کوردستانیشە بینیتە سەر شاشەکانی تەلەڤیزیۆن هەر لە ئێستەوە دەنگۆ و مارکێتین بۆ بکە کە لە ساڵی 2026 بۆ نمونە 2 موچە و 3 موچە نادرێ. کاتێک کە تۆ ڕیکلام و مارکێتین بۆ ئەم بابەتانەکەی کەوا بوون خەڵک هەر لە ئێستەوە خۆی گونجاندەوە خۆی ڕاهێناوە بۆەوەی کە ئەم ساڵیش لای کەمی 2 موچەی تریان 3 موچەی تری نەدرێ. و بە جۆرە لە جۆرەکان حکوومەتی هەرێمی کوردستان کە من بەڕاستی ئێستا ئێمە کە بەرنامە ئەەکەی نازانین دمی قسەکانمان بیرکردنەوە و بیرۆکەکانمان ڕوو لە کێ بکەین. من وا نازانم کە شتێکەکەی بەناوی حکوومەتی هەرێمی کوردستان و نەبوو ناکرێکە حکوومەتێک تەصریف الأعمال بێ بۆ نزیکەی وا بۆ 2 ساڵ بڕوە. آخر ناکرێ بۆ نەتۆ لە ساڵێک و چەند مانگێک تێپەڕێەوە بەسەرەوەی کە پەرلەمانی کوردستان هەڵبژێردراوە لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستان و جاوەکو چۆن هەڵیش بردێرا بێت
ئەم حکوومەتە ناوبەرنە حکوومەتێکی تەصریف الأعمال تەواوی بیرو بۆ چوونەکان و ئایدیاکانیش بۆەوەن کە لە ماوە درێژیش ئەم حکوومەتە تەشکیل نەکرێت چونکە ئەو ڕێککەوتنەوە ئەو داواکاریانەی کە حزبەکان بۆی کە حکوومەتی پێک بێنن بە جۆرێک لە یەکەوە دوورەکە دڵنیانیت لەوەی کە حکەی حکوومەت دروستە بێ کاتێک کە حکوومەتیش دروست نابێت ئەبێ هاوڵاتیان هەرێمی کوردستان خۆیان لەگەڵم بارودۆخانە ڕابێرن کە خراپترین جۆری خۆڕایەنانیشە. بەڵام بەرپرسانی هەرێم بەردام قسەی گەورە ناکەن لەبارەی حکومڕانی ئێستا سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمیش لە ئیمارات بوو لە لوتکەی حکوومەتەکان و وەڵی کاک حەکیم من نازمان نەکەوتو لەسەر قسەی گەورە و کۆڕی گەورە بڕواتە بێت نەک بۆ سەرۆکی حکوومەت تەواوی ئەو دیبەیت و چالاکی وەزانی ئێستا جۆرێکی تری زۆر ناشرین فێربوون کۆمەڵێک دامەزراوەیان کردوێتەوە چ لە هەولێر چ لە سێمانی خەریکی دیبەیت و پانێڵ و نازانم سیمپۆزمۆمانن تەنها بۆ یەکە تەفریقکردنەوەی بیر و بۆچوونەکانی خەڵکی بێدنا سەتایەک ئامادەنین گوێ لەو بیر و بۆچوونانە بگرن نەزانی تۆ هەر بێت گوێ لە ئەکادیمیستیەکانی زانکۆکانی حکوومەتی هەرێمی کوردستان بگری گوێ لە ئەکادیمیستیە لێهاتوەکان و توێژینەوەکانیان بگریت کە ساڵانە لە زانکۆکانە پێشکەشێکن بڕوام وایە چەندین ڕێگا دۆزیتەوە بۆی چارەسەری خێرەنەکان بکەی بەڵام بابەتی قسەکردن و بەشداریکردن وازانم شەرمەیەکی زۆر زۆر گەورەیە یعنی تۆ ناکرێت سەرۆکی حکوومەت بیت و ئەوەندە لە خۆت ڕاببینی بڕۆی خەریکی لە گەورەترین منتەدای ئابووریە ڕێکخراوی ئابووری لە داڤۆزا بەشداری بکەی کە لە کاتێکا تۆ لە ڕووی ئابووریەوە لە وڵاتێکە ئەژی خاوەنی گەورەترین سەرچاوی داهاتە کە نەوتە و خاوەنی بۆ نمونە باشتری مەساحی کشت و کاڵیە و خاوەنی بۆ نمونە کۆمەڵێک مەسانع و مەعاملە بەتەنیشتی ئەوە 680,000 بۆ 670,000 فەرمانبەر تێ نەتوانین موچەکانیان بۆ دابین بکەی آخر کەسێکە ڕواتە ڕێکخراویەوە بۆ نمونە چالاکی ئابووری وەکو داڤۆسەوە کە ئاستی ئابووری وڵاتەکەی لە ئاسێکی زۆر زۆر باڵا بێ پێم ناڵێ بۆ نمونە تۆ بەچی ڕوویەکەوە بتوانانی بەشداربی لە منتەدایەکی ئابووریەوە گەورە یان لە دووبەی بێ لە قەتەر بێ لە ئەمە لە سوئیسرا بێت سەرنجام و بینی مۆزەفەکانی خۆت و موچەخۆرەکانی خۆت بە 2 مانگ و بە 3 مانگ و بە 4 مانگ بۆ نەموچەکانیان وەرناگرن. سوپاس دەکەم دێمە خزمەتت کاک دیار بەخێر بەی سوپاسیان بەدەبوون دەکەین کە لە هەولێرەوە لەگەڵمانی دەمانەوەی سەرنجی بەڕێژ بزانین لەبارەی دواکەوتنی موچە و ئێوە و کۆندامێکی پەرلەمانیش حتممە بەداچوونتان هەیە ئەوەی کە بەداچوونتان کردبێت ئەوە کارەکە پەیوەندی بۆ ئایر لە بەغدا موچەکە خەرج ناکرێ یاخود پەیوەندی بە دواکەوتنی 120 میلیارەکەوەیە ئەوەندەی کە ئێوە ئاگادار بن. سڵاو لە جەنابەت کاکە حەکیمجان سڵاو لە دکتۆر نەبەردی ئازیز زۆر سپاس دەکەم دەستخۆشی لە کاکە نەبەرد دەکەم کە ڕوونکردنەوەکی جوانیدا بەڕاستی ئەوەی کە ئەمە هەتا ئێستا بیستمان لە بەغدایە و هەتا ئێستاش کە لە هەوڵ و تێکۆشاندا بووین ئەو برادرانەی ئێمە هەم وەکو فراکسیۆنی ڕەوتی هەڵوێست و هەم کاک ئەحمەدی حاجی ڕەشیدیش لە هەوڵدا بووین لە بۆ ئەوەی بگەنە بن جوبناوانێک هەوڵدن ئەو کێشەی موچە چارەسەر بکرێ بەرام بەداخەوە ئەوان بە بڕیاری دادگای فدرالی ئەوەیە کە دەبی 120 میلیارەکە بدرێتن لە بۆ ئەوەی التیزامێک دروست بکرێت لەسەر حکوومەتی هەرێم کە ئەو پارە بدا ئەوانیش پارەکەی ترم موچەکە برنێرن بەرامە تا ئێستا بەداخەوە حکوومەتی هەرێم التیزامی نەکردیە بەو بابەتەوە و خەڵکیش لە بەڕاستی لە بار و گوزەرانێکی یەکجار زۆر خراپدایە ئەوە کارەساتە لە بۆ ئەو میلەتەی حکوومەتی کاربڕێکەر ناتوانانی چارەسەری ئەو کێشانە بکاتن کە ڕوبەڕووی بوویتەوە لە ئاستی دارایی و ئابووریدا و ئەو قەیرانانن دەبی بەڕاستی وەکو کاکە دکتۆریش فەرمووی خەڵکێکی پسپۆر لە بواری ئابووری دابنیشیتن چارەسەری ئەو بابەتانە بکات دنا ئەگەر نا حکوومەتی هەرێم خەڵکانێکی پسپۆری زۆر باشی تێدا لە بۆ چارەسەرکردنی ئەو قەیران و گرفتانە بەڵام وا پێدەچی بەدەستی ئەنقەست حکوومەتی هەرێم نەیەوێ ئەو کێشانە چارەسەر بکە و دەیەوێت ئەو بابەتە بەردەوام بی و مانگانە سارانە 2 موچە 3 موچە تا 4 موچەش بڕوا لەو خەڵکەی و لە جیرفانیان بێتە دەرێ ئەوە کارەساتە بەڕاستی دەبی 120 میلیارەکەی بنێری و التیزامیش بەو بڕیارانەی دادگای فدرالی بکە لە بۆ ئەوەی خەڵک گوزەرانی باش بی بەڵام زۆر قسەرەوە دەکەن کە داهاتیان لە بەردەستدانە بێ بۆچوونی بەرز لەسەرەوە چییە خۆتان ئاگادارن کە موچەی مانگی 11 و 12 نەدرا و داهاتی ناوخۆ 1 و 2 مانگەش
بڵین 240 ملیار ئەگەر بەس ئەوە باس بکەین کە بۆ بەغدایان دەنات چیان لێ کردووە یاخود داهاتەکانی داهاتی ناو خۆداتی و 50,000 بەرمیلێک ئێستا دەیپاڵێون و خەڵک لێ سوودمەند نییە. بەڵێ کاک دیارگوێت لە ئێمەیە؟ بەڵێ پرسیارەکەمان لەسەرەوە بوو کە زۆر جار قسە لەسەرەوە دەکەن داهاتیان لە بەردەستدانە بێ بەڕێستان سەرنجتان لەسەرەوە چیە لە کاتێکە بۆ موچەی مانگی 11 و 12 بڵین هیچ بڕەپارێکیان نەنارد بۆ بەغداد و داهاتی 50,000 بەرمیل ئێستا دەپاڵێ و لە ناوخۆ خەڵک لێ سوودمەنیە داهاتەکەی وشتیار نیە. بەڵێ کاک دیارگوێت لە ئێمەیە؟ کاک حەچیم دەنگت نایە بەداخەوە. بەڵێ ئێستا گوێت لە ئێمەیە؟ دەینەوە خزمەتت کاک. بەڵێ دەینەوە خزمەتت کاک دکتۆر سەرنجی بەڕێزە لەسەر پرسیە و دواخستنی داهات تەسلیمکردنی داهات یاخود لەسەر داهاتەکانی هەرێم ئێستا ساڵی ڕابردوو بڵێنەوەی کە ڕادستی بەغدایان کردبوو لە داهاتی ناوخۆ 990 ملیاریان ڕاست کردبوو لە کاتێکە بە پێی راپۆرتەکانی دیوانی چاودێری دارایی بێ سەروی 4 تریلیۆنە داهاتی بڵێن نەوتیان لە بەردەستایە وە بۆ مانگی 11 هیچیان ڕادستی بەغدا نەکردبوو وەکو داهاتی ناوخۆ هیچ پیدۆی کێشەیەکە بێت لەوە کە داهات نەبێ بۆ هەموو جار ئەم 120 میلیارە دواب بکەوێت. من وازانم هەم حکوومەتی عێراق و هەم ئەحزاب بەرپرسەکانی حکوومەتی عێراقی و لەگەڵ ئەحزاب بەرپرسەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەرم دۆخە ڕێککەوتوون هەم بۆ عێراق هەم بۆ هەرێمی کوردستان بەڵێ بەدڵنیاییەوە چونکە حکوومەتی عێراق ممارەسەی دەسەڵاتەکانی خۆی ناکە و چاوپۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستانی شەکە و حکوومەتی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە ئەو داهاتانێک کە لە بەردەستایەتی وەکو پێویست شەفافێتی تیانە و نایخاتە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان خۆیەوە. ئێمە لە ماوەکانی ڕابردووە بیسمان حکوومەتی عێراقی زۆر زەختی کرد لەسەرەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکەوە لەسەر بابەتی نەوت لەسەر بابەتی نەوت ڕێککەوت بەڵام لەسەر بابەتی بۆ نمونە داهاتی نانەوتی تاوەکو یەسەر ڕێک نەکەوتو ئەوەی کە هەیە مەقتوعەیەکە کە حکوومەتی عێراقی داوای لە حکوومەتی هەرێمی کوردستانەکە طبعاً کاک حەکیم بابەتی 120 ملیار دیاریکردن بەڕاستی ئەو پڕی چاوپۆشیکردنە و ڕێگەدانە بە گەورەترین جۆری گەندەڵی دارایی کاک حەکیم لە بابەتی داهاتە بۆ هیچ حکوومەتێک لە هەموو دنیا ناتوانرێت مەبلەغێک دیاری بکرێت مانگانە. یعنی تۆ حکوومەتی هەرێمی کوردستان بێ حکوومەتی عێراق بێ حکوومەتی هەر وڵاتێکی تری گۆیەم زەویە بێت ئەگەری هەیە مانگانە داهاتەکەی بەرز بێتەوە یان دابەزێ ناکرێت لە ڕقمێکی دیاری کراوە داهاتێک دیاری کرێ بۆ وڵاتێک بۆ هەرێمێک بۆ ناوچەیەک واتە حکوومەتی عێراقی ڕێگەی بە حکوومەتی هەرێمی کوردستان داوە 120 ملیار بە من باقی بۆ خۆت بیخۆگردنە عەزابێ لە کاتێکە ئێمە و حکوومەتی عێراقی و هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە هەموو ئەحزابەکانیش لە هەرێمی کوردستانە زۆر دڵنیایە حکوومەتی هەرێمی کوردستان مانگانە 400 ملیار دیناری عێراقی زیاتر داهاتێتی ئەمە قسەی نەبەرد نییە قسەی بەرپرسی گەورینە حکوومەتی هەرێمی کوردستانە کاکە قسەی بریکاری بۆ وەزیری دارایی بووە کاکە قسەی بۆ نمونە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بووە کە حکوومەتی هەرێمی کاکە فرۆشتنی نەوت تاوەکو 23 حکوومەتی هەرێمی کوردستان مانگانە 350 میلیۆن دلاری ئەیە بە وەزارەتی دارایی باقی لە ڕێگەی داهاتی نانەوتیەوە کۆیە کردەوە 950 میلیارد دیناری عێراقی پێدابینە کرد و موچەی پێ دابەشە کرد کەوابوو داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر زیاتر لە 120 میلیارێک کە حکوومەتی عێراقی بۆی دیاری کردو بەڵام حکوومەتی عێراقی لە ڕێگەی 120 میلیاریەوە ڕەوایەتی داوە بە حکوومەتی هەرێمی کوردستان کە باقی پارەکانی تر وەکو گەندەڵی بەکاربێن دێمە خزمەت کاک دیار بووبوورە پرسیارەکەمان لەسەرەوە بۆگەن تێبینێ کتێبی لەسەرەوەی کە زۆر جا دەڵێن داهات وەکو پێویست کۆ ناکرێتەوە لە هەرێمیان داهات نییە تاوەکو 120 میلیارەکە بنێرن سەرنجی بەڕێزی لەسەرەوە چیوە بەرپرسیارەتی وەزارەتی دارایی عێراقیش چێم لە مەسەلەی دواکەوتنی موچە بۆ موچە خۆرانی هەرێم.
کاک حەچیم هەرچەندە دەنگت زۆر خراپ قەتع دەبی بەداخەوە دەنگەکە خراپ دەگاتەلام بەڵام ئەوەی تێگەیشتم داهاتی هەرێمی کوردستان زۆر زیاترە لەوەی کە 120 ملیارەکە دابدرێ ئەمن ئەوەی کە دەیبینین و دەیزانین هەر لە ماوەی ڕابردوو کاک حاجی عەلی حەمە ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان و بڕیاردەری ڕەوتی هەڵوێست ئاشکرای کرد تەنها لە فەرمانگەی هاتوچۆی هەولێر لە ماوەی دەمانگ 660 ملیار دینار داهاتی ئەو فەرمانگەیەیان ئەو بەڕێوەبەرایەتیە بووە ئەوە تەنها بەڕێوەبەرایەتیەک ئەدی داهاتە سنووریەکان ئەدی داهاتەکانی دیکە بەڕاستی ئەگەر حکوومەتی هەرێم یان ئەوەتانی لەژێر پرسیارێکی ئەوەدا کە لەژێر ئەجندای دەرەچیدا نایەوێتن خەڵکی هەرێمی کوردستان خۆشگوزەران بی یان ئەوەتانی بەڕاستی گەندەڵی و فەسادەکە گەیشتیتە ئاستێک کە نەتوانی ئیدارەی ئەو کۆمەلگایە و ئەو خەڵکە بداتن کە بە خوێنی خۆیان ئەو حکوومەتیان دروست کردی ئەو میلەتە و ئەوەشمان لە بیر نەچی هەر دوێنێ و پێرێ بوو ئەو خۆپشاندانە گەورانەی کە لە بۆ ڕۆژ ئاواکرا ملت دوای کرد کە جارێکی تر مەترسی لەسەر ئەو دەسەڵاتی هەرێمیش بە ڕۆژ ئاواشەوە لابکەوی ئەوە پشتیوانیە گەورەکانی ئەو کۆمەلگایە لە بۆ ئەو حکوومەتانە سەیرە بتەوێ بە تۆڵەی خراپ یان ئەو ئاستە بنوێنی کە نەتەوێ ئەو ملەتە بە خۆشگوزەرانی بژیە وێ ڕای ئەوانە باج و خەراجێک یەکجار زۆر خرایتە سەر ئەو کۆمەلگایە ئەو بازرگانانە ئەو خەڵکانەی کە کار و کەسابەتیان لە بۆ ئەو حکوومەتەیە ئەو ڕۆی لە هااتە حکوومەت بوویتە شریک لەگەر هەموو بازرگان و خەڵچێک و ئەو بارگرانیەش دەکەوێتە سەرشانی تاک بەتاچی کۆمەلگای کوردەواری بەداخەوە دەبواە پێش مانگەکان هەمووی حکوومەت یاریام 120 ملیارەکەی حازرکا و بینێری لە بۆ بەغدا لە بۆ ئەوەی خەڵکی هەرێمی کوردستان خۆشگوزەرانیان پێوە دیار بە نەک ئێستا هەر دەچیە هەر شوێنێک بەڕاستی کارەساتی ئەوەی لێ دروست دەبیتن کە نە دەرمانی پێدەکڕێنە نەدەتوانی ژیانەکی شەرەفمەندانە بباتە سەرێ ئیتر ئەوە پێویستە حکوومەتی هەرێم بەخۆی دابستەوە ئەو حکوومەتە کاربەڕێکەرەی کە ئەو ڕۆکە لە ئارادا بتوانیتن ئەو خەڵکەی بە خۆشگوزەرانی بژێنی بەڵێ سەبارەت بە بەرپرسیارەتی حکوومەتی عێراقی بەرپرسیارەتی بەغدا چییەوە وەزارەتی دارایی عێراق ناکرێ بڵێن ئەو ڕێگایەکی دیکە بدۆزێتەوە هەموو جار موچەخۆران نەبنە قوربانی ئەگەر دەسەڵاتدارانی هەرێم پابەندی ڕێکەوتنەکان پابەندی یاسای بودجە پابەندی بڕیاری دادگای فێدراڵی نەبن ئەوە مەرجە لە هەم بڕیاریشە لە دادگای فدرالی ئەوان خۆیان پابند کردیە بەوەی کە پەیوەست بن بەو بڕیارانەی دادگای فدرالیەوە و ڕەنگە گەر ببتە سکاڵا لەسەر وەزارەتی دارایی عێراق کارەساتیان لێ دەکەوتەوە و ئەوانیش بە فەساد و بە گەندەڵی ناو دەبردرێن لەبەرەوە من پێم وانییە بتوانن ئێمەش بتوانین لەو هەوڵە سەرکەوتوو بین کە بەبێ ئەوەی لەو 980 ملیارەی ئەوان 120 ملیارەکە بجێڕنەوە نەینێرن باوەڕ ناکەم لەو هەوڵە سەرکەوتوو بین ئێمەش بێڕایەوە باشترین چارەسەر ئەوەیە کە تەوتین بکرێ بە نیشتیمانی بکرێتن موچەخۆران لە بۆ ئەوەی بەڕاستی خەڵکەکە ئەگەر حکوومەت هێرێم ناتوانانی بیژێنی با هەر نەبی موچەکان لە بۆ بێ لە بەغدایە و بە تەوتین وەری بگرن بەڵێ بەس لەم ڕۆژاندا قسە لەسەرەوە شەکاوانەی کاژماری منیان پڕ نەکرد بێتەوە موچەکانیان ڕابگیرێن پێ دوای ئەمە پێچەوانەی یاسا بێت چونکە وەزارەتی دارایی خۆی لە ڕوونکردنەوەیەکدا دەڵێ ئەوانەی کە خۆیان تۆمار نەکردووە یاخود ئەوانەیە کە کارتیان بۆ تۆوەریان نەگرتووەوە لە موچەخۆران و فەرمانبەران موچەکانیان ڕابگیرێ ئەمە شتێکی نایاسایی نییە کاک حەچیمجان ئەوە بە پێی یاسا موچە ڕاگرتن تەنها لە دەسەڵاتی دادگایە یان بە بڕیارێکی پەرلەمان کە دەربچیتن بتواندرێ موچەی خەڵکە ڕابگیرێ یان ئەوەتانی فەرمانبەر خۆی ڕازی بیلەوەی ئەوە یاسایە مادەی یاسایی لەسرە ئەو بابەتە ئەو بڕینی موچەیە کە هەژماری منی پڕ نەکردیتەوە دەچێتە حالەتێکی جەبری و کارێکی خراپە
وێڕای ئەوەی ئەو تعلیماتەیان ئەو ڕێسایە حکوومەتی هەرێم کە کاربڕێکەرە ناتوانانی ئەو جۆرە ڕێسایانە دەربکە نەخێر یاسایی نییە و بڕیارەکی پوچەڵیشە. بەڵام ئێستاوان خەریکن کاری پێ دەکەن لە هەرێم بەپێی بڕیاری وەزارەتی دارایی بێ خۆیان لە ڕاگەنداوەکە باسی دەکەن. ئێمە لە هەوڵ دەدەین لە پەرلەمانی عێراق چارەسەرکی لە بۆ ئەو بابەتە بدۆزینەوە. بەڵێ سوپاس دەکەم. ئیشمان لەسەری کردیە بەڵام نەگەیشتینە دەرەنجام لە بەرەوەی حکوومەتی بەغداش هەر کار بەڕێکەرە بەڵام لە هەوڵی جددیدا دەبین بە هیمەتی هەموو لایەکمان. بەڵێ دوای دێمەوە خزمەتت لەسەر پرسی موچە قسە دەکەین و کاندیدی سەرۆک وەزیرانی عێراقی ژایە دەکرێت مەلەفی موچە و چارەسەرکی کێشەکانی خەڵک بێتە مەلەفێکی گرنگ. دێمەوە خزمەتت کاکدە کاکتۆر بێمەوە خزمەت بەڕێزت سەبارەت بە لێکەوتەکانی دواکەوتنی موچە یاخود دەبێت چی بکرێ بۆی ئەمە کۆتایی پێبێ لە کاتێکە بەڕێز دەڵێ داهاتەیە داهاتی نانەوتی ئەو 50,000 بەرمیلەش لە مانگینەوە لە 27 ساڵی ڕابردوو وەری دەگرن و داهاتەکەشی دیاری نازانن خەڵک سوود من نەبوو لە نەوتی هەرزان لە بانزین. وڵی کاک حەکی من تەسەورم وایە ئەم جۆرە لە حکومڕانیە کە تاوەکو ئێستا درێژەی کێشاوە کە لە فراغی هەڵوێستی حزبەکانی دەرەوەی ئەم جۆرە حکومڕانیانەیە و دواتر لە فراغی هەڵوێستی خەڵکیایە هەرچەندە هاوڵاتیانیان خەڵک لە ڕێگەی سنووڕەکانی دەنگنانەوە دەنگیان بە کۆمەڵێک ئەحزاب و کۆمەڵێک کاندید دەرەوەی ئەحزابەکانی حکومڕانداوە و لەو ڕێگەەوە بەویستی خۆیان بە بیرکردنەوەی خۆیان تۆڵیان لە حکوومەتی هەرێمی کوردستانیان حکوومەتێکی تر کردوێتەوە کە بەو شێوازە ئیش بکە. من وا نازانم کە ئەم جۆرە عەفوەن ئەم جۆرە دەسەڵاتە پلانێکی ئۆتۆیە بێ بۆی کام قیرانە چارەسەر بکە چونکە دەر پلانی هەبووە ئەم قیرانەوە درێژەی نەکێشە و ئەحزابەکانی دەرەوەی ئەم دەسەڵاتەش بە جۆرە لە جۆرەکان چاوپۆشیەک یان ڕێگە خۆشکەرێک بوون بۆ ئەم سیستەمە بەردەوام بێ. ئەزانی کاک حەکیم ئێمە لە ساڵی 2014 کاتێ بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان بڕاوە تاوەکو ئێستا هیچ خولێکی پەرلەمانی عێراق نەبووە کە زیاتر لە 50 تاوەکو 64 بۆ نمونە ئەندام پەرلەمانی کوردستانی تیانە بێ. آخر ناکرێت لە ماوەی 3 خولی پەرلەمانی عێراقا کە بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان بڕاوە بە هەموو ئەحزابە کوردیەکانەوە جا لە یەکێتیەوە بگرە تاوەکو بۆ نەبچووکترین ئەحزابی ئۆپۆزیسیۆنیان دەرەوەی پارتی وێکیەتی نەتوانن کۆدەنگیەک دروست بکەن چەند ئەندام پەرلەمانێک بتوانێت کە داوا بکات کە وەزیری دارایی بانگێشتی پەرلەمانی عێراق بکرێت و چاوەڕوانی لێپێچینەوە و ئیقالە و ئیستیقالەی لێ بکرێت لەسەر قوت و موچەی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. پەرلەمانتارانیش گەر هەرێم پابند نەبێت دەتوانرێت هیچ بکرێت لەدا بنم لە یاسای بودجە دیاری کراوە داتی ناو خۆ تەسلیم بکرێت نەو تەسلیم بکرێوە. زانی کاک حەکیم پەرلەمانی عێراق کاتێکە وەزیرێک بانگەکە سەبارەت بە بابەتێکی معنی ئەو کاتە حکوومەتی فیدراڵ حکوومەتی عێراقی کە حکوومەتی مرکزیە ئەتوانێت حکوومەتی ئەقالی مەکار و محافزەکان ئیجبار کا بۆی کە بڕۆنە ژێرباری ئەو دەسەڵات و یاسایانەی کە پێیان دراوە. زانی من وایە بینم کە هەر خودی ئەحزابە کوردیەکان بە تایبەتی ئەحزابەکانی دەسەڵات بۆیە وتم ڕێککەوتون لەگەڵ حکوومەتی عێراقا تۆ هەرگیز نایبینی لە پەرلەمانی عێراقەوە ئەندا پەرلەمانەکانی پارتی دیموکراتی کوردستان نەکێتی نیشتیمانی کوردستان بیر لەوەها هەنگاوی بکەنەوە کە وەزیرێکی حکوومەتی عێراقی لەسەر داواکاری ئەمان بانگ بکرێ بۆ پەرلەمان. زۆر تەبیعی بوو وەزیری مالیەی حکوومەتی عێراقی کە وشیار جێباری بوو پەرلەمانی عێراق ئیقالەی کرد و پۆستەکەشی لێ وەرگرتەوە لەسەر کۆمەڵێک بابەتی بچوو. بەڵام ئەمە تۆ برسیکردنی زیاتر لە ملیۆنێک موچەخۆرە. باشە ئەم زیاتر لە ملیۆن موچەخۆرە زیاتر لە 60 نیونەری هەیە لەناو ئەو پەرلەمانەی کە ئەو حکوومەتی عێراقی برسی کردووە. ئێستا کەیسی ئێمە خەریکە لایەن حکوومەتی هەرێمی کوردستان دەجاوز دەکات بۆ حکوومەتی عێراقی کە کاتێک بۆ نمونە وەزیرێک بانگەکەی با بە وەزیرەکە بە عامی ئاشکرا بۆ هەموو وڵاتیانی ڕوون بکاتەوە ئێمە گوێمان لێ نەبێت لە کەناڵەکانی دەسەڵاتی حزبیەوە بڵێ وەڵا ئەوە حکوومەتی عێراقی موچەکە نایە با ئەو ڕوونی بکاتەوە کە ئایا حکوومەتی عێراقی سەبەبی پێنەدانی موچەکەیە
یان حکومەتی هەرێمی کوردستان سبەی پێنەدانی موچەکەی زانی کاک حەکیم ئێمە مانگی 120 میلیارد داهاتی لەسەر حکومەتی هەرێمی کوردستان مەفرۆز بوو مانگی 12 بە هەما شێوە 240 میلیارد دیناری عێراقی بەس لە مانگی 11 و 12 2025 ڕۆشتەوە بێ لە بۆ نمونە 420 میلیاری مانگی 12 ساڵی 2024 ئەم داهاتانەی کە لەسەر حکومەتی هەرێمی کوردستان لە حکومەتی عێراقی و بۆ هەرێمی کوردستان هاتەوە بی هیچ لێ پێچینەوە یەک بی هیچ ڕێکارێکی یاسایی بی هیچ ڕێکارێکی پەرلەمانی تێ ئەپەڕێەوە بەردەوامیش ئەبن ئەبێ ئەمە وێنەکە بە گەورەی سیر بکەی بزانی کە ئەمە لەسەرەوەی اتفاقی و ڕێکەوتنێکی تری هەیە ناکرێ بۆ نمونە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان لەم یەک دو ڕۆژە پێشوازی بکە لە سەرۆکی حکومەتی عێراقی لە کاتێکە پرسی ئەوە نەوژێڕێن باشە کاکە موچەخۆرانەی ئێمە مافیان نییە کە موچەکانیان وەربگرن باشە ئەم کەیسانە بۆ لە ناوی دانیشتن و کۆڕۆکۆبوونەکانی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان و سەرۆک وەزیرانی حکومەتی عێراقی و ئەحزابەکانی ترا مناقەشە و گفتوگوی لەسەر ناکرێ ئەزانی بابەتی موچە تاوەکو ئێستا نەبووتە کەیس لەلایەن حکومەتی عێراق و حکومەتی هەرێمی کوردستانەوە خۆگەر بووە کەیسێک ناکرا 2 ساڵ ڕێژە بکێشێ بۆیە من پێشتریش وتم چه حزابەکانی هەرێمی کوردستان و چه حزابەکانی عێراق چه حکومەتی هەرێمی کوردستان و چه حکومەتی عێراقی ڕێکەوتن لەسەرم دۆخە آخر بۆ نمونە لە جانشتەکانی پار ساڵە جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق زۆر بەڕوونی ئاماژەی بۆ کردو لە دانشتەکانە و دێتی موچەخۆرەکانی ئێمە ڕازین بەوەی کە لە ساڵێکا دووسێ موچیان نەدرێتێ ئیتر بۆ نمونەوە کێشەی چیتانەیە موچێ مانگی دەمان بن و 11 لابن کاتێک کە جێگری سەرۆکی پەرلەمان کە ئەمە قسەکەی بەپی ڕاگەیانەکانەوە پێی قسەیەندە هەندێک ئەندام پەرلەمان کاوتەوە بۆ دەرەکەوێت کە هەردوو لەسەر ئەم دۆخە ڕێککەوتون دەنا بۆ نمونە موچەی هەموو حکومەتی هەرێمی کوردستان زانی کاک حەکیم هەموو موچەی حکومەتی هەرێمی کوردستان ناگاتە 1 تریلیۆن دینار بەڵام بەس وەزارەتی پەروەردەی حکومەتی عێراقی مانگانە موچەکەی زیاترە لە 1 تریلیۆن دیناری عێراقی باش ئەگەر کێشەی سیویلەی نەقدی هەیە بۆچی بۆ 15 پارێزگا کێشەی سیویلەی نەقدی نییە بۆچی بۆ مانگانە بۆ نمونە نزیکەی 10 میلیۆن موچەخۆری بجیاواز لە عێراقا کێشەی سیویلەی نەقدی نییە بەڵام بۆ ئەم میلیۆن موچەخۆری هەرێمی کوردستان کێشەی سیویلەی نەقدی هەیە بۆیە ڕێکەوتنەکە لەسەرەوەیە کە ئەم دۆخە بەردەوام بێ دەنا بۆ نمونە ئەم دۆخە گەر ڕێکەوتن نەبووە هەرگیز ناگەشت بە ئەمڕۆ دوای 2 ساڵ کاک دیاربینی و خزمەت بەڕێزە سەبارەت بە هەوڵی پەرلەمانتاران بە تایبەتی دەرەوەی دەسەڵات دەکرێت چی بکرێەوە حکومەتەش بڵێن حکومەتێکی کاربەڕێکەرە هەوڵێکەیە لەگەڵ پێکێنانی حکومەت چارەسەرێک بۆ ئەم پرسە بدۆزرێتەوە یاخود وەزیر بانکێش بکرێ ئایسێوە ناتوانن وەزیری دارایی بانکێش بکەن لە بەرەوەی کاربەڕێکەرە کاک حەچیم لە هەوڵ داین بەڵام هەتا ئێستا لە خۆت دەزانی لە بۆ پێک نەهاتنی سەرۆکایەتی کۆمار و متمانە پێنەدانی سەرۆک کۆمار لە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و پێکهێنانی کابینەکە ئەوانە هەمووی بووینە گرفت لە بەردەمی مەجلیسی نوابیان پەرلەمانی عێراق و ئەو کێشانە قورسترن چکە بەڕاستی ناوچەکە خەریکە دەکوڵێ ئێستا ئەوە دەبینی یەکەتی و پارتی کاریگەری خراپی ساڵ و 4 مانجی ڕابردووشیان هینایت تقریبان هینایتە بەغدایە کە پێکنایان لەسەر دامەزراندنیان دەستنیشانکردنی سەرۆک کۆمارێکی هاوبەش ئەوە بوویتە کێشە بەڕاستی ئەمە وەکو لە بۆ هەمووشتان دەزانن لە هەفتەی ڕابردوو یەکشەمەی ڕابردوو کە پەرلەمان نەیتوانی کۆ ببتەوە بووە کێشەی خراپ لەسەر خەرقی دەستوری عێراق ئەوە کارەساتە و نابی ئەو بابەتە بەردەوام بی بەڵام ئەو ئەزمونەی پێکنەهاتنی حکوومەتی هەرێم خەریکە دەیگوازنەوە لە بۆ بەغدایش لە دوای پێکهاتنی حکوومەتی نوێ بێگومان ئێمە هەموو هەوڵ و کۆششێک دەدەین لە بۆ ئەوەی بانکهێشتی وەزیری مالیە بکەین وەزیری مالیە عێراق کە ڕێگا و شوێنێک یان چارەسەرێک بدۆزینەوە لە بۆ ئەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان تووشی ئەو بێموچەیی و بێ ئیمکانیەتەی نەبن کە بەدەستی ئەنقەست حکوومەتی کاربەڕێکەری هەرێمی کوردستان تووشی ئەو میلەتەی کردیە و پێمان باش نییە بگەینە هەندێک کێشەی قورس و ناوهێنانی حکوومەتی هەرێم بە خراپە و خراپەکاری بەڵام ئێمەش ئەرکمان لەسەر و بەرپرسیارەتیمان لەسرە بەوەی کە خەڵک داوامان لێ دەکا بکەوینە سکاڵا تۆمارکردن لە دژی حکوومەتی هەرێم و نەناردکەن ئەو پارانە نانێری لە بۆ بەغدایە و موچەی خەڵک بەو شێوەیە
دەخوا و نایداتە خەڵکەکە وێ ڕای ئەوە بەڕاستی حکومەتی کاربڕێکەر بۆی نییە هەندێک ڕێسا دەربکاتن بە ئارەزوی خۆی بە جەبری موچە لە خەڵک ببڕێیان هەوڵ بداتن کە موچەکان نەدا ئەوانە هەمووی کاری لەسەر دەکەین و بڕیاریشماندایە وەکو ڕەوتی هەڵوێست کۆڵ نادەین ماندوو نابین لە بۆ ئەوەی هەموو مافەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بگەڕێنینەوە. بەڵێ سەبارەت بە کاندیدی سەرۆکوەزیران ئێستا مالیکی ڕاستپێدراوە جاگەر ئەو بەردەوام بێت یان کەسێکی دیکە گرینگە کەیسی موچە بکرێتە کەیسێک یەکلاکەرەوە لەو توێژەکانی پێکێنانی حکوومەت زاچ لەلایەن دەسەڵاتەوە بێت چ لەلایەن دەرەوەی دەسەڵات بێت. بەڵێ قسەم لەسەرەوە بوو پرسیارەکەمان لەسەرەوە بوو پرسی موچە دەکرێت بکرێتە کەیسێک بۆ پێکێنانی حکوومەت جێ سەماریکی ڕاست پێدراوە ئەگەر ئەو بەردەوام بێت یان کەسێکی دیکە بێت. ئەوەی لەسەر ئێمە ڕاستە ئێمە ئەو فراکسیۆنەی ئێمە ئێستا خەریکە دەبینە دە کەس یان هاوپەیمانیەتێک دروست بکەین ئەگەر هەرچی لە توانامان دابی هەر فشارێک بی ئیمزا کۆکردنەوە بی لە بۆ بانکهێشتی ئەو وەزیرانە بە بێگومان ئێمە ئامادەین هەموو هێز و توانای خۆمان دەخەینەگەڕ لە بۆ لێپرسینەوە لەو دەسەڵاتی ئێرە و لە دەسەڵاتی بەغداش لە بۆ ئەوەی مافەکانی هاوڵاتیانی خۆمان دابین بکەین. بەڵێ بەڵێ سوپاس دەکەم دوای دێمەوە خزمەت کەکتۆر سەبارەت بە موچە یاخود وڵی هەژماری منیش ئێستا و شاتۆ سەر چەندە موچە دواکەوتووە بەڵام هەڕەشەی وەزارەتی دارایی بۆ ئەوانی کە هەژماری منیان نەکردووە ئەو پرسە دەبێت چۆن چارە سەر بکرێت. وەڵڵاهی من نازانم سزای موچەخۆرێک کە موچەکەی وەرنەگرتووە بێ چی بێ یعنی موچەخۆرێک بە گیرفانی بەتاڵەوە وەزارەتێکی دارایی بە سنووقێکی بەتاڵەوە ئەبێ سزای موچەخۆر لەسەر چی بات لەسەرەوەی کە بڵێ موچەکە بڕم ئێوە موچی بۆ دابین کردە پویان بووی ببڕێ بۆیە بەڕاستی ئەو جۆرە بابەتانە و ئەو جۆرە شیعار و جۆرە قسانە مای شەرمەزاریە کە ئەگەر لە دۆخێکی ئاوا بەرامبەر موچەخۆرێک بگیرێتە بەر ئەزانی کاک حەکیم تۆ ئێستا ڕۆژانە لەناو پارێزگای سلێمانی هاتوچۆ بکە بڕۆ بەشێکی تۆ زۆری دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەبینیت ئەو موچەخۆرانە بەچی ڕۆحێکی جدێتەوە خەریکی ئیشکردنن بەچی ڕۆحێتێکە خەریکی ئیشکردنە سەرباری ئەوەی کە هەموو ساڵێک موچەیانە ڕۆ هەموو ساڵێک موچەیان دواکەوێ آخر ناکرێ بۆ نمونە موچەخۆری وایە تاوەکو سەعات 12 شەو خەریکی قایمەی ڕاتبە لیستی موچێ و کەچی لەولا بۆنە تۆ بڵێ وەڵام موچەکە تەبڕن بەرەوەی لە پرۆسی هێژماری منا بەشدارنیت ناکرێ مامۆسایەکی زانکۆ لە سلێمانی و ڕوا لە کفری و لە کەلار لە ڕانیە و لە هەڵەبجە دەرسەڵێتەوە بێەوەی موچەکەشی وەربگری و هاتو چۆشەکاتۆ بەیانی بڕی هەڵوێستیەوەی لێ بگریت کە وەڵا لە بەرەوەی هەژماری منت نەکردو موچەکەتە بڕم ئەمە ئەو پەڕی بێ شعوری و مای شەرمە ئەگەر شخصێکیان وەزارەتێک بێوێم ڕێکایە بگرێتە بەر وەڵام من کاک حەکیم مەبەستێکم هەبوو کە چونکە کاک دیار لێرەوە باسی کاک حاجی علی هەمساڵحی کرد و باسی کاک ئەحمەیشی کرد و بە تایبەتی قسەکان لەسەر وەزارەتی دارایی من پێم خۆشە هەر لە بەرنامەکەی جەنابتەوە چاڵنجی کاک حاجی علی کاک ئەحمەی حاجی ڕەشید بکەم بۆ وەزارەتی دارایی طبعاً کەیسێکەیە کە زیاتر لە نزیکەی 8 مانگە بێت موچەخۆرانی حکوومەتی هەرێمی کوردستان لێ چەوسێنرێتەوە لەلایەن وەزارەتی دارایی حکوومەتی عێراقی و ئەوە بوو پارساڵ بڕیارێک دەرچوو لەلایەن تەیفسامیەوە کە سەرموچە و بەستنی بڕوانامە و کۆمەڵی بابەتی تر وەرسێنرا بەڵام لە حکوومەتی عێراقیە لە مانگی 6 ئەم بابەتە کرایەوە ئێستا موچەخۆرێکە لە حکوومەتی عێراقیە بێت سەرموچەی بۆ بەسرێت واز لە پلە بەرزکردنەوە بێنە کاکە پلە بەرزکردنەوە ئۆکەی بەڵام سەرموچە و هێنانی بڕوانامە و دەرماڵەکانی پایە کاتێک کەسێک ئەڕواتە شوێنێک منسبێک پۆستێک وەرەگرێ یان بڕوانامەیەک بەدەسێنێ لە حکوومەتی عێراق حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا وەسێنراوە زانیم موچەخۆری وا هەیە ئێستا مانگانە 600 بۆ 700 هزار لە موچەکەی بڕی لەبەرەوەی بە حکمی و قەرارە لە کاتێکا لە حکوومەتی عێراقیە کراوەتەوە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان خۆی لەم کەیسەشە گوێی خۆی داخست و ئێوێ هەروەکو مەقتوعە بڕوە ئەوە بوو کە لە مانگی یەکی ئەم ساڵە نووسراوێکات تەنها بۆ 30 ڕۆژ هەر گۆڕانکاریەکە بۆ ئیزافە بکرێ بەڵام دووبارە حکوومەتی هەرێمی کوردستانەوەشی وەستاند و کردوێتی بە مەقتوعەیە کە زانی لە
هیچ سیستەمێکی داراییە شتێکی وا بوونی نییە کە تۆ دەوام بکەیت چەند ساڵێک بڕوانامە بەدەستبێنیت ساڵانە بۆ نمونە سەرە موچەت هەبێ پلە بەرزکردنەوەتە بێ بەڵام موچەکەتەر مەقتوعە بێ. ئێستا لە هەرێمی کوردستانە هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان موچەکان وەکو مەقتوعە وەرەگرن واتە چەند بڕوانامە بێنن چەند پلەکانیان بەرز بێتەوە چەند بەرپرسیارەتی زیاتر وەربگرن هەر بەو موچەیە بەردەوام بن کە وەریان گرتووە. بۆیە ئەم کەیسە کە تاوەکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان گوێی لێ خۆی داخستووە پێویستە کە ئەحزابەکانی دەرەوەی یەکێتی و پارتی بەتایبەتی لە پەرلەمانی عێراقەکە کە خودی یەکێتی نیشتیمانی کوردستانی شلۆوی بۆ بکەن کە ئەم دەرگایە بۆ موچەخۆرانی حکوومەتی هەرێمی کوردستان بکرێتەوە ناکرێت بۆ حکوومەت پێک بی یاسای بودجە بچێتە پەرلەمان هەر یاسای بودجەشی ناوێ هەر ئێستا تەیفسامی بۆ 15 پارێزگاکە ئەم یاسا ئەم دەرگایی کردەوە بۆ چەند مانگێک بوو وەستان دی سەرموچەی وەستان و بەستنی بڕوانامە و دەرماڵی پایەشی وەستان بەڵام لە مانگی شەشەوە کردوێتەوە بەڵام حکوومەتی خەلەکە لە بەغدایان لێرەیە ئەمان لە خەرلەکە لە بەغایە کە بەغدا بۆ نمونە ناچاری کوردن بەڵام ئەمە هیچ دروستێکی تیانە بۆ چونکە حکوومەتی عێراقی بۆ 15 پارێزگای خۆی دەرگایی کردوێتەوە بەڵام بۆ ئەم سێ پارێ ئەم 4 پارێزگا لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم دەرگایی داخستووە. بۆیە سەرباری پێنەدانی موچە سەرباری بۆ نمونە لێبڕینی موچە سەرباری پلە بەرزکردنەوە کە وەسیێنراوە ئێستا ئەم بابەتەشەوە بۆ چەندین مانگە بەسەر موچەخۆرانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە کەیسی سەدان و هەزاران خەڵکە کە بڕوانامەیان هێناوە زانکۆیان تەواو کردووە دەرماڵەیەکیان زیادی کردو یان پایەیەکیان یان سەرموچەیان هەمووی وەستێنراوە. بۆیە پێویستە کە حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەتی وەزارەتی دارایی وەرەنا وەزارەتی داراییشە ئەو لیژنەیە کە سیستەمی پەیڕۆڵ بڕێەوە ئەوە بەتایبەتی پرۆفایلێکە موچەخۆرەکان ئەو لیژنەی ئیجبار بکرێ بەوەی کە ئەو دەرگا بکرێتەوە هاوشێوەی حکوومەتی عێراقی ئۆکەی تۆ پلە بەرزکردنەوە وەستاندووە بەڵام ئەم بابەتانەی تر پێویستەکە بکرێتەوە بۆی کە هیچ نێموچەکان ڕێک بێتەوە. سپاس دەکەم کاک دیار سەبارەت بە پرسی بەڕێزت باست کرد کە باج ڕسوماتێکی زۆر زیاد کراوە و ئێستا سەبارەت بە پارەی کری کارە باج ڕسومات ئێستا لە هەورێ لەم حاڵەتە دەستی پێ کردووە خەڵکێکی زۆر کری کارەبایان بۆ هاتوێتەوە خەڵکێ بە 2 مانگ ملیۆنێکی بۆ هاتوێتەوە ئەگەر نەیدا کارەباکەیان بڕیوە ئەم حاڵەتە دەستی پێ کردووە و بۆ مەسلەی باجیش من خەڵکە بۆ لە هەولێر لە شوێنی کە تەلەفۆنیان کردووە لەبەرەوەی کە نتوانای نەبووە بازەکان بۆ کرد دووقات سەرنجی بەڕێز چێ لەو بێموچەیە لەو بڵێن باری دارایی خەڵک ئاوا خراپە مامەڵێکی لەم شێوە لە پرسی کارەبا و باج لەگەڵ خەڵک بکرێ. بەڕاستی ئەو وەکو بدایەتیش بەڵە وەک لە سەرەتاش باسی ئەوەم کرد حکوومەتی کاربڕێکەر بۆی نییە ڕێسا و یاسای نوێ دەربکاتن ئەگەر متمانەی پەرلەمانی وەرنەگرتبی. ئەمە ساڵک و 4 مانگە نزیکەی زیاترە لە ناو بۆشاییەکی یاسایی دادەژین کەچی ئەو حکوومەتە ڕێسا و یاسای وا سیر دەردەکا کە بەڕاستی جێی ئەوە بی سەرنجی هەموو ئەو کەسانە ڕابچێشی کە لە یاسا شارەزان. دوێنێ یاسای ئەوەیان دەرکردیە کە لە مەولا سزای هاتوچۆ لە موچەکان دەبڕدرێ. ئەو بابەتە بابەتی جەبریە موچە حەقەکی مرۆڤی فەرمانبەرە ناکرێت و بێ جەبر لەسەر ئەو بابەتانە دروست بکەیت. نازانم ئەو حکوومەتە تەنها بیر لە جرفانی خۆی دەکاتەوە ناکرێ هاوڵاتیانی ئەو کۆمەلگایە ئەو حکوومەتی هەرێم فەرمانبەرەکانی شکۆی ئەو حکوومەتە ناکرێ ئەو فەرمانبەرانە بەو شێوەیە بژێندرێن ئەگەر فەرمانبەر شکۆیشکا کەواتە حکوومەتی هەرێم شکۆی نامینێ. لەبەر ئەوە ئەو ڕێسایانەت کا دەکەم حکوومەتی هەرێم ئەو ڕێسا و یاسایانە ڕابگری هەتاکو ئەو کاتەی کە لە پەرلەمان تەصدیق دەکرێتن و حکوومەتەکە تەشکیل دەکرێت. لەبەر ئەوە بەڕاستی هیوادارم ئەو بابەتەیە بە هەند وەربگیرێ لەلایەن حکوومەتی هەرێمەوە. وێ ڕای ئەوە خەڵک بار و دۆخەکی یەکجار خراپی هەیە کارەبایان لەسەر دەبڕدرێ کە ئەوە بەڕاستی کارێکی تیرۆریستانەیە بەرامبەر بە هاوڵاتی بکرێ. ناکرێ خەڵکێک بەو سەرمایەی لەبەر ئەوەی پارەی موچەی وەرنەگرتیە نەتوانی پارەی کارەبایەکەی بداتوش بێ کارەبای لەسەر ببڕی. ئەوە کارەساتە بەسەر ئەو ملەتەی دێنن و وا دەکەن خەڵک زیاتر ڕق و قینەی بەرامبەر ئەو دەسەڵاتە کوردیەی دروست ببی کە ئەوەش
کارێکی زۆر خراپە لەبەرەوەی چەندین ساڵ ئەو ملەتە خەبات و تێکۆشانی کرد لە پێناوی ئەوەی دەسەڵاتێکی خۆماڵی دروست ببی ئێستا وای لێ بکەن خەڵک لەو دەسەڵاتە خۆماڵیە بێزار ببی و پەنا لە بۆ دەسەڵاتی فیدرالی و مرکزی عێراق بباتەوە. بەڕاستی ئەو بیرکردنەوەی ئەو حکوومەتەی کارەساتێکی گەورە بە دوای خۆی دادەینی. بەڵێ سەبارەت بە باج و ڕسوماتیش پێویستە هاوتای عێراق بکرێ باج و ڕسومات چکە لێرە هەندێک باج و ڕسوماتێ زیاترە و پێشتر بڵێن ئەو نرخی کارە بە زیاد کرا لە عێراق بڵێن بەراورد بەوەی هەرزانترە یاخود خەڵکێن توانای باجی نییە زیاتر لە سەدا بڵین 50یان بۆ خستۆ سەر کاتێک کە دوای دەخە. کاک حەچیم ئێستا سیستمێکی نوێی ئسکۆدا دانرا لە عێراق طبعاً ڕاوەستایە لەبەرەوەی گرفت و کێشەی لەسەر باج و گومرگ دانایە لە دوای دامەزراندنی حکوومەتی نوێی عێراق بێگومان بن دراستەکی ورد لەسەر ئەو بابەتە دەکەین و پێشکەشی پەرلەمانی دەکەین و هەوڵ دەدەین هەموو گومرگەکان و هەموو باجەکان هاوتای یەکتر بکرێن ناکرێ ئێمە وەکو نەرویج باج بدەین و لە عێراقیش بژیین ئەو بابەتانە هەمووی هاوتا دەکەین و ئیشیشمان لەسەر کردیە وردە وردە خەریکی ئەوەی نەدراسەتی لەسەر بکەین بەڵام با حکوومەتەکە پێک بێ یەکەم کارمان ئەوە دەبی کە ئەو یەکخستنی باج و خەراج و گومرگەکان بکەینەیەک. بەڵێ سوپاس دەکەم کاتمان کەمەوە بەس سەبارەت بە ئەو خەڵکەی کە توانای نیە پارەی کارەبا بدە بەڕێز سەرنجی لەسەرەوەی ئێستا کارەبایان لێدا بڕن ئێمە ساعتەشت ماڵی هێژار بوو کە توانیان نەبوو کارەباکان بڕی بوو ڕاستەخۆ لە هەولێرەوە ڕاستەخۆیەکیان لەسەر کرد ینی پێشتریش توێژە هەژارەکان هەبوو کە هیچ داهاتێکیان نێموچەیەکیان نەبوو ئێستا موچەکەشیان بەردراوە من خەڵکەی موچە خۆریش نیە ینی کاسبیشی نییە کاری نییە کەچی ئەو مامەڵی لەگەڵدا دەکرێت. وەڵڵاهی کاک حەکیم مرۆڤ کەم دیاردانە ئەبینێت ئەم ڕووداوانە ئەبینێت نازانێت چۆن وەسفی بکە یعنی خراپترین جۆری حکومڕانیش ئەم جۆرە سیاسەتی کەمانە پەیڕەویەکان بەرامبەر بە میلەتەکەی خۆی بەرامبەر بە دانیشتوانەکەی خۆی جێبەجێ ناکە. من سرم لەوە دەرناچێ ئێمە کە پارەش بین پارەی سەرجەم ڕسوماتەکانیش بین کاڕاتە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ نمونە ئێستا پێدانی هەموو ڕسوماتەکانی مانگی 11 پێدانی هەموو ڕسوماتەکانی مانگی 12 کە دراوە بە حکوومەتی هەرێمی کوردستان یان بدرێ بە حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەمە پێوەترێت داهاتی نانەوەتی ئەم داهاتە نانەوەتیە کە نەدرێت و نەخرێتە سەر بودجێ حکوومەتی عێراق و موچی مانگی 11 و 12 پێ نەدرێت ئەم پارەیە بۆچی بدرێ کاتێکیش کە ئەدرێت ئەڕوا بۆکوێ. بۆیە پرسیارەکە لێرە ئەوەیە کە خەڵک لە ئێستادا سەربارەوەی موچەکەی پێ نادرێ سەربارەی و لە خراپترین دۆخی داراییە ئەژێت حکوومەتی هەرێمی کوردستان دێت دووبارەوە سزایەکێدا لە ڕێگەیەوەی کە کارەباکەی لێ ببڕێ ئاوەکەی لێ ببڕێ یان ئەو موچەیە کە بە دووسێ مانگجارێکیش بۆی دێت ببڕێ. من نەمەوێت لە قسەی کۆتایە گەرەوێتەوە بڵێم بەڕاستی ئەم جۆرە حکومڕانیە بەهای بۆ حکومەت نەهێشتەوە بەهای بۆ حکومڕانی بە هیچ شێوەیەک نەهێشتوتەوە ئەم جۆرە ئەحزابدارێتی و حزابکردنە بەهای بە هیچ شێوەیەک بۆ حزبایەتی کردن و سیستەمی حزبایەتی نەهێشتوتەوە و بەداخیشەوە ئەم جۆرە معارەزە بوون و ئۆپۆزیسیۆن بوونەش کە ستایلی ئیشکردنەکە بەها و شکۆی بۆ ئەحزابی ئۆپۆزیسیۆن و معارەزە بوون نەهێشتوتەوە چونکە ئێمە لە دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ناوە ئەحزابی معارەزەشمان هەبوو بە تایبەتی لە دوای ساڵی 2009 تاوەکو ئێستا بە دنیایەکە وراز و نشێوی ئەحزابی معارەزەش ڕۆشتوین. بۆیە شکۆ و بەها و قیمەت و نرخ نەبوو کاری ڕێکخراوەی هێڵراوەتەوە نەبوو کاری ئەحزابی هێڵراوەتەوە نەبوو کاری حکومڕانی هێڵراوەتەوە ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستانە دیاردەیەکی زۆر سیر و سەمەرە و جیاوازە. من ئەڵێن بۆ نمونە ئەڵێن حکوومەتی کاربەڕێکرد بەڕاستی من ناڵێم حکوومەتی کاربەڕێکرد من ئەڵێم کابینەی کاربەڕێکرد ئاخر کاکە کاربەڕێکرد بۆ مانگیەک بۆ دوو مانگ بۆ ساڵێک یعنی ئێستا لە پێی بڕێ دادگای فیدراڵی بیر لە کۆتایی لە مانگی 11 2022 بۆ تە کاربەڕێکرد نەمە کابینەکەوا تەواو بێ من پێشنیارەکەم بۆ یەکێتی و پارتی لە ئەم ساڵە حملەی انتخابی بکەن بۆی کە انتخاباتێکی ترکەنەوە کابینە کۆتایی پێبیانە. بەڵێ سوپاس دەکەین دکتۆر نەبەرد کەریم لە ستۆدیۆ هەروە لە هەولێرشەوە کاک دیار مفتی سوپاس بۆ بەڕێزیشتان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکاران خواتان لەگەڵ.